سەرۆک دۆناڵد ترەمپ لە میانی سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا چەندین دەستپێشخەری گرنگ و بێوێرانی کردووە و پەردەی لەسەر دوژمنایەتی چین لادا و سەرشی چینی بەلەپسراوی سەرهەڵدان و بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە داناوە کەمە بەس لەی داڕمانی ئابووری ئەمریکا و هەموو جیهان بووە. لەو دۆسیەدا سەرۆک ترەمپ کار دەکات بۆ چەسپاندنی دادپەروەری. لە کۆریای باکوور دۆناڵد ترەمپ سڕای هەموو ئاستەنجیەکان ئاستی مەترسی دۆخەکەی کەم کردەوە. سەرکردەکانی کۆریای باکووری هێنایە سەر مێزی گفتوگۆ. ئێستا ئەو وڵاتە نە تاقیکردنەوەی ئەتۆمی نە موشەکی دوورمەودا ئەنجام نادات و ئەمریکایە دەستگیرکراوەکانی ئەو وڵاتەش ئازاد کران و گەڕانەوە ناو خێزانەکانیان. سەرۆک ترەمپ لە ڕێکەوتنە کارەساتبارەکە لەگەڵ ئێران کشایە و فشاری خستە سەر سەرکردەکانی ئێران و حزبوڵڵا و حەماس هەروەها باڵێزخانی ئەمریکای گواستەوە بۆ قودسی پایتەختی شەرعی نیشتیمانی جوولەکە. پێش 2 هەفتەش نێوەنگیری کرد لە ڕێکەوتنە مێژوویەکەی نێوان ئیسرائیل و ئیمارات. ئەم ڕێکەوتنامەیە بە سەربەرزیەوە نەوەکانمان باسی دەکەن. ئەمڕۆ بەهۆی پێداگیری و سەرکردایەتی سەرۆک ترەمپ توانیمان سەرکەوتن بەسەر گروپی تیرۆریستی داعش بەدەست بهێنین. ئەبوبەکر بەغدادی سەرکردە شەڕانگێزەکەی لەناو ببین. ئێستا سەربازە ئازاکانمان لە ڕێگەدان بۆ گەڕانەوە بۆ نیشتیمان. ئەمڕۆ بەهۆی سەرۆک ترەمپ هاوپەیمانی باکووری ئەتڵەسی بەهێزتر بووە. ئۆکرانیا سیستمی بەرگری بەهێزی هەیە و ئەمریکا ئەو ڕێکەوتنامە خراپەی بەجێهێشت کە ڕێگر بوو لە دروستکردنی موشک بۆ پاراستنی گەلەکەمان. هەروەها سەرۆک ڕەزامەندیدا لەسەر کوشتنی قاسم سولەیمانی.